ئەو ساڵە گەسانان جوایزە بەڕاستی یعنی ساڵ پار نەخۆشی نەبوو خەڵک دوسێ ڕۆژ پێش ڕەمەزانێ زیاتر تووشی دەکڕی پاقلاوە دەکرێت و شتیارن دەکرد بەڵام ئەو ساڵ لەبەر قەدەغی هاتچۆ ینی کەمە سیارە کەمە هیوادارین ینی لۆ ڕەمەزان لۆ خەڵک زیاتر بێتە دەرەوە خەڵک شتمە کرد بەڕاستی ینی خەڵک ماندووە لە ژۆرێ هیوادارین ئەم نەخۆشیشمانە سەرنەمینێ داوا لەخوای گەورە دەکەین ئەم ڤایرۆسە ژەناوسی وەکو جاران وەکو خەڵک بڕژێتەوە شەقامەکان و ڕەمەزان مانگە چ خۆشە بەڕاستی ینی خەڵکەکی زۆر ئەو سێ چا ڕۆژە ئاگادارم یعنی خەڵکەکی زۆر دێن لە بۆ شت کڕین و بازارکردنیان بەڕاستی زۆر دڵخۆشین بەو وەزای ئینشاڵەوە بەرەبەری ئاخریەکەیتی و ئینشاڵەوە پەتایە نامینێ و زۆر دڵخۆشین بەوەی ئینشاڵە ئەو خەڵکە لەو پەتایی ڕزگاریە بێ. بازار باشه نوکه اجباری نوکه چیتره بری و او دیه منع تجاوله بری نوکه باشتر بی بس منع تجاول کتت دا اکجار نباش بی نوکه حالیان هدی یت این اسی که خلقه ما یه بخود تشتاد کرن قیماغت بین ماستید بین باستر ماه هی ما همی تشته هی عالمتی تو چه وی دیجی سستا بازار بخوا سستا مثلا اویدا کرونا به یان مثلا خلقی معاش نگرفتن حتی بگاوه یعنی گله سستا شاپار بگاوه پار یعنی گله زیده بی و عالم چوت هات و بگاوه دین و چون بس نوک پاره گله فرقش پاره ناوچەکەمان ڕوبەڕووی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا بووەتەوە. ئەمە بێتە نەریتێک کە هەمیشە هەرچەندە هێز ئەمنیەکان بەکاری خۆیان هەڵساون بەڵام زیاتر لەوەی کە بڵێن کاری خۆیان کردو کاری زیاتریان کردو بۆیە پێمان باش بوو ئەمە بێتە نەریتێک کە هەمیشە میلەت دەستخۆشی لەو کەسانە بکات کە خزمەتکاری میلەتەکات. ئێمە بەوە دڵخۆشین کە هانمانەدا زیاتر و باشتر لە ئایندەشا خزمەتی شارۆچکەکە و هاونیشتیمانیانمان بکەین دەستخۆشیان دیەکەین. بۆ لێرەشەوە بە فرسەت هێزانم سوپاس و دەستخۆشی خۆم ئاڕاستەی سەرجەم خوشک و برایانم لە تیمەکانی تەندروستی و برایانم لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە هەمیانەوە کە بەڕاستی ڕۆڵی بەرچاویان بینی و سوپاس و دەستخۆشی خۆم ئاڕاستەی سەرجەم هاونیشتیمانی و هاوڵاتیانەکەم کە ئەگەر هاوکارمان نەبوونایە ئێمە سەرکەوتنەمان بەدەست نائهێنا